شارەکانی وەک سەرکولی زەهاب و کرماشا و هێندێک لە شارەکان ئەو کارەساتە بەسەر خەڵکی کورد هاتووە بەڕاستی دڵتەزێم بوو و زۆر پێویستیان بە یارمەتیدانی خەڵکە. دیارە تەنانەت جگە لە خەڵکی کوردستان بەگشتی خەڵکی ئێران بگرە لە فارس و بەلوچ و تورک و تەنانەت هەموو ئینسان دۆستانە مرۆڤ دۆستانە هەوڵیاندا و ینی لە جانیان مایەدانا لە بژیوی ڕۆژانەی مناڵەکانیان مایەدانا بۆ خەڵکە ینی بەهانای و خەڵکە بگەن. هەموو ساڵی ئەمە خۆشحاڵ بوون بۆی کە بەفر و باران بێ، بەڵام ئەو ساڵ بەهۆی ئەوەی کە ئەو کارەساتە بەسەر ئەو خەڵکەی هاتووە ئەسەن بەهاتنی بەفر و بارانی ئەمە ئەو ساڵ خۆشحاڵ نین، چونجی وزوو دیوان بۆمە مهمترە لەوەی کە کەشاورزکەن ببیتێ یان نەبیتەیە. وزوو دیوان بۆمە زۆر لەو مۆزوعی خۆن و لە داهاتی خۆن و لە اقتصادی خۆن مهمترە. هذا تشجيع للمرأة يعني، وإحنا بوضع صعب شوي على مود نازحين، وحبيت يعني أشتغل ويعني هي كهواية. جنك تينا جامع كدورة مشوارة دفكن كدعم كنسي مشوارة دفكن الفيدري أفهم شغلات طلابي مايا جبي مثلا نفسية واجي مرتاح ببي وقت قوتين سنتري وش غير يقولوا اقتصاديا كماديا جي مساعدان السافة بكن. ئەم بەزارە لە پاش دەراخانەی کە دەراخانە تێک چوو ئەریان دروست کرد، پاشان هێدی مثلەن هاتنێرەکە دوکاندارەکانی وێندەر، پاشان دەستیان بە مثلەن پێشتر کە زیاتر پلەی دوو پلەی یەک ئەوانە زیاتر ڕاوازی زیاتر بوو، چاکنەوەی زیاتر مثلەن ئەکسبۆکس دەکەین لێرە، ئەو ئەکسبۆکس ئەوش چییە بەس زۆرکردنە مەسەن فێکردن جیتاچی پێدەرێن، ئەو جیتاکە مەسەرن بەخۆی سیدی گرانە تقریبا بە 25 دلار سیدی، ئەمە وای لێ دەکەین بە 30,000 دینار مەسەرەن کۆپی ئیش بکاتن. ئەو بازار نیشتیمانە معنای لە ناوەندی هەولێریە بازار نیشتمان دەوروبەر دێتن مەسەرەن کۆیە دێتن تەختەق دێتن ڕانیە دێتن ئەو جانە زۆر دێنە بازار نیشتمان هەولێر لێکوان دەبینیشان لەو لای پێ هەر لێ نازان زۆر دێنێکوان چا دەکەن وەستای باشتی دەیە لۆیان چا دەکەن هیچ مشکلی نامێت بەخۆی فەستەکەی ئیشیمە ئەوەندەیە کە مەسەرەن مەکتەب قەپات دەبیت ئەو دوو مانگەیە ئەو سێ مانگەیە ئیدی وەشی مەکتەبە تۆ نامێنێتن ئاتارەکان هەر دەگیرێنەوە مەسەرەن هەیە عەز ناکە منداڵەکە هەر ئاتاری بکە ئەو دوو مانگەی فرسەت دایتێ مەسەرەن مەجال لە ئەحتیاجە گەمان دەکاتن دوو مانگە